ئێمە یەکسەر پابەندی بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتەکان بووین یەکسەر پێشوازیمان لەو بڕیارە کرد بنزینەکەمان یەکسەر نرخەکەمان گۆڕی کردمان بە 850 دینار دا بە دوای بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتەکان سەبارەت بە دیاریکردنی نرخی بنزینی نۆرماڵی بازرگانی کە بۆ هەر لترێکە 150 دینار دیاری کراوە. ئەمڕۆ شۆفێران لە شاری هەولێر تووشی گرفت و ئاستەنگی بوونەتەوە لە بەنزینخانەکان بەو پێ ئێستا ڕایدا بەزاندنی نرخەکانیان بۆ 150 دینار کاتە سەردانی بەنزینخانەکانیان کردووە پێیان وتراوە بنزین نەماوە. جا من بەداداچوونم بۆ چەند بەنزینخانەیە کرد بەشێک لەم بەنزینخانانە هۆکارەکە دەگەڕێنەوە کە بنزینە بەڕاستی نەماوە. ئێستا من لە یەکێک لەو بەنزینخانانە بکات 10 خولەک بەر لە ئێستا بە شێوەیەکی ئاسایی شۆفێران داهاتن بەنزینیان تێدا کرد و بێکێشەوە، بەڵام لە ئێستا بنزین بە دیاریکراوی لەم بەنزینخانە نەماوە. چاوەڕێی هاتنی بنزینەکەم بۆی دووبارە دەست بە دابەشکردنی بنزین بکەنەوە. بەڵام جگە لەوەش سەبارەت بە دابەزاندنی نرخی بنزین لە بەنزینخانەکانی شاری هەولێر پەیوەندیم بە جەنگی مەجید سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێرەوە کردنەوە بارەیەوە وتی هەموو بەنزینخانەکان پابەندە بەم نرخەوە نرخەکان دادەبەزێنن و سەبارەت بە نەمانی نرخی بنزینیش گوتی لەگەڵ حکوومەتە لە هاماهەنگی دانیم لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان کە پاڵپشتیمان بکەن بۆ ئەوەی ئەم کێشە و گیر و گرفتانە کە ڕوبەڕوو شۆفێرانە بێتەوە لە نەبوونی بنزینە چارەسەر بکرێت و دەست بە دابەشکردنی بکرێتەوە یۆ بەنزینخانەی کە بنزینیان نەماوە. لەگەڵ ئەوەشدا چەندین بەنزینخانەی تریژیە لە شاری هەولێر کە تاوەکو ئێستا لە دابەشکردنی بنزین بەردەوامن هیچ کێشەیەکیان نییە. سڵاوت دەبێم کاتت باشتەوە خاوەن بەنزینخانەیەک دوای بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان لەکەیەوە پابەندن بە بڕیارەکەیەوە و هەروە بە نرخی چەند بنزین دابەشەکەن. پێشەچی بەخێر بێن سەرچاوان بەڵێ ئێمە دوێنێ هەر جێبیستی ئەم بڕیارە بووین لە وەزارەتی سامانە سروشتەکان کە دەرچوو بەڕێز سەرۆکی وەزیران کە بڕیاری دابەنزین دابەزی ئێمە یەکسەر پابەندی بڕیارەکەی وەزارەتی سامانە سروشتەکان بووین یەکسەر پێشوازیمان لەو بڕیارە کرد بنزینەکەمان یەکسەر نرخەکەمان گۆڕی کردمان بە 850 دینار بەسەر هاوڵاتەمان دابەشکردن ئەوە لەبەر چاو خەڵکوا ڕوونەنە لە دابەشمان کرد و لە دوێنێکەوەش ئێمە دابەش دەکەین تاکو ئێستا دەخولەک پێش ئێستا بنزینەکە کۆتایی هاتوو و چاوەڕێژ دەکەین چاوەڕێی بنزین دەکەین بنزینمان لۆ بێتن پەیوەندیشمان کردێت لە بەلایانی پەیوەندیدار پێیان وتوینە پێیان ڕاگەاندوینە بنزینتان بۆ دەنێرین و دابەشیکەن بەسەر هاوڵاتن بە 850 دینار. هاوڵاتیان و شۆفێران پرسیارێکیان لا دروست بووە تا چەندێک هاوڵاتیان دڵنیا ئەکەنەوە کە کوالێتی بنزین بەرزە و دانابەزێت. بەتاکید بەڕاستی پرسیارێکی جوانت کرد ئەو زۆر کەس لە لای هاوڵاتیان لەوانەیە دەبتە ئەوەکە یعنی دەرێن باشە ئایا ئەگەر بنزینەکە هەرزان بێت نرخەکەی هەرزان بێت لەوانەیە کوالێتەکەشی نزم دەبێت نا بە عەکسەوە بە پێچەوانەوە هەمان کوالێتە هەمان بنزینە دابەش دەکرد بەسەر هاوڵاتیان دڵنیاشان دەکەمەوە کە کوالێتەکەی قەت ناگۆڕدرێت لەبەر ئەوەی یعنی هەن لە وەزارەتی سامانە سروشتەکان لە بەشی پشکنین دێن پشکنینی ئەم بنزینە دەکەن تاکید دەکەن و لە کوالێتەکەی ئەوجا دەتوانن دابەشیکەن بەسەر هاوڵاتن هەر کەسێکی سەرپێچی بکە لەو بابەتە ئەوە دەگەڕێتەوە سەرساخۆی وەردەگرێتن. بە کورتی لەکەیەوە دەستان بە دابەشکردنی بنزین کردووە و تاکوکەوی بەردەوام بنزینیشە بە بەردەوامی ئێستا لە دوێنێکەوە کە ئەمێ جێبیستی بڕیارەکە بووین دوای چەند خولەکێک ئەمە یەکسەر نرخەکەمان گۆڕی کردمان بە 850 دینار و تاکو ئەوڕۆژ لە بەیانەیەکەوە هەموو بەرچاوی خەڵک دیارەکە دابەشمان کرد و ئاگاداریشمان کردنەوە کە بنزینمان دەبی لەو بێتن داوامان لەلایەن پەیوەندیدار کرد یەکسەر پەیوەندیان پێ کردینەوە کە بنزین دەنێرن و چاوەڕێی بنزینیش دەکەین بابێتن تاوەکو ئێستا بنزین دابەشەکەن بە هەمان نرخ تا ئەو دقیقێت دەخولەک پێش ئێستا و تازە کۆتایی هات بنزینەکە خلاص بوو هەر بە 850 دینارمان دابەش کرد بەسەر هاوڵاتیانە. چاوەڕێکم بەزیتان بۆ بێتەوە دووبارە بەڵێ چاوەڕێت پەیوەندیمان پێوە کردینە کە گوتیان ئێستا پاش کەمێشتە چکە لە بەرەوەی ئێستا تو کە ئەو بڕیارە دەدرێ یعنی ئاسانی هەتا تەنزیم و وەزعی خۆی استقامی خۆی وەردەگریتن مدەی دەوێت یعنی لەوانێ ڕۆژێک دوو ڕۆژ ئەتا دەکەوتە سەرسیکە لە بۆی کە خەڵکانێکی ئێستا یعنی زۆر بەنزینخانەکان دەبی دیراسەتی لۆ بکرێت چۆن بنزین دابەش دەکات بەسەر خەڵکە بەسەر بەنزینخانەکانە دەیوێت ئاسان نییەوە یەکسەر بە چەند خولەکێک یەکسەر ئەو شتە کۆتا بێتن و یعنی دابەش بکرێتن جا ئیشاڵە خەڵک دڵنیا دەکەم و هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کە بنزینەکە گرانتر نابێت لە 850 ئینشاءڵڵا.